خێری تێدا بێ ئینشاڵڵا سەد حتا دەکە و دەستکە بەرەڵای نانەکە مەزبوونیم لێرە بێ نا براکەم هەم خێری پارەکەی تێتە بێ ئینشاڵڵا و هەم خێری ئەجریشە بووە ئینشاڵڵا خێر هەر دەبێ بۆ هەم لە من هەموو کاتێک کە بچمە بازارێ ئەوە ببینم بە گوێرەی توانای خۆم بەرەڵایەنەکەم هەدەفەکەمیش ئەوەیە ئەویش بێ زمانە و تێرێکی ئەوە هەیە بە لە ئازادیە بێ و ئازادیش بۆ هەموو کەسێک و بۆ هەموو ملەتێک مافی خۆیەتی پێنسەد کەمتری نابی ئەتوێ ئەوە لەو خوای بەرڵای دەکەیانی باشێکی تیاێت و تۆخی چ دەکات ئاها هەمووی بێ چەندێک تۆرچی بوومان دێن بۆ مەدانی ئەمەش دەکرین و دێن لە بازار دەفرۆشین ئەیە سەر دەبڕێ و هەیە دەفرێنی و ئەیە خێری خۆی دەکاو ئەوە لە ئەو ڕۆژ حایلە کاتۆ خێری خۆی کردو هەمووی فراندوە وی کاری درادبنش برگو به فترات هذه أمتر زانن قالك أب مولداتي مظن دانينا تلوث بيئة جيبوا إجبار ولوجي ما تخواست أم شنكاية بتشينن وطبعا شنكاية داري ده أنا ما أف دار برشين يعني بيجن صار وري ونلفان درابه برجو برها أف جي هاد قرتن داري خوش بون مظلوم بون صار وري بخير جينا دي أبابكن هاي قرج دربي قامش توبي يعني هوي دورة قامش هاد نيبي واجر قدرش بيجن إنه نهم خوش بونا ويجي هبه هم جي بيجن إنه حضارات جمرة أفتشتي هان لقامش أبابكن ام خلقي روجافا نجي باجاري حسكينه ام 3 سال 4 سال مال كردستانينه بخدام قالك كيف خوشم هاتنا افجي برف جاي بيروز اف كم جارتي ما في جاي قوتن او جاي زور برف ليه ام هاتن اقري حتى اقري نبو هدي مهاتن برف سرت يا ديار بو ام هاتن يزيق بون حتى مهاتن افجي خوش ام قالك كيف خوشم گرگ خوش بود گل خیزان خوی هاتیم اش دو که هاتیم آکره بود چیه پیرز بخوشی و بفنه